بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه إلى يوم الدين ئامە دەبوانی بەڕێز و خۆشەویست سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتانە سەر بێ داواکەین لە خوای گەورە ڕەحمەت و میهرەبانی خۆی بەسەر ئەم مەجلیسەماندا بڕێژێ دڵەکانمان پڕ بکا لە نور تاوانەکانمان بسڕێتەوە پلە و پایەمان لای خۆی بەرز کاتەوە شیفای نەخۆش و دەردەدارەکانیشمان بۆ بنێرێ ئازیزان سوپاسی خوای گەوراکەین جارێکی تر گەڕاینەوە چەند ساتێکی تر لە خزمەت ئەحکامێکی تر لە ئەحکامەکانی ئیسلام ئەحکامەکانی قورئان ئەو ئەحکامانەی کە بۆ ژیانی ڕۆژانەی ئێمە دابەزیوە ئەو یاسایانەی بۆی کە ئێمە لەسەر ئەو یاسایانە ژیانی ڕۆژانەمان پیادە بکەین لەوانەکانی پێشوە لە خزمەتانە باسمان کرد ئەحکام یعنی یاسا یاساژ یعنی خوا دای ئەنێ کەواتە ئەم ئەحکامانەی ئێمە باسیەکەین ئەو ئەحکامانن کە خوا بە عەبدەکانی بە ئێمەی بەندەی خوای باڵەدەزە فەرمێ ئێوە بێ ئاوها بکەن ئەگەر ئەتانەوێ بەگوێی خوا بکەن ئەگەر ئەتانەوێ ئەحکامی قورئان جێبەجێ بکەن وای مامەڵە بکەن تاکیدێکەینەوە هەموو جارێ چۆن خوای گەورە فەرموویەتی ئێوە ئەبێ شایەتمان بێنن بۆەوەی بچن ناو بەزنەی ئیسلامەتیەوە ئەبێ نوێژەکانتان بکەن بۆی بیسەلمێنن کە موسڵمانن ئەبێ ڕۆژوو بگرن بۆ ئەوەی بیسەلمێنن ئێمە ئەهلی ئیسلامین ئەگەر توانیتان حەج بکەن ئەبێ بیسەلمێنی بۆەوەی کە تۆ بڵێ من موسڵمان و دیندارم هەموو ئەمانە بە ئایەتی قورئانی کە فەرمێ ئەی ئیمانداران ئەقیموا الصەلاتە ئەی ئیمانداران ئاتوا الزەکاتە هەموو ئەوانش لەپاڵ ئەمەیە ئایەتێکی تر و ئەحکامێکی تر پێمانە فەرمێ ئەی باوەڕداران خذوا زینەتەکم عند كل مسجد کەواتە ئەم وانەیەمان باسی ئەحکامەکانی مزگەوت دەکەین باشە مزگەوت ئەحکامی ئەوێ باشە مزگەوت یاسای ئەوێ یا هەر کەس بۆ خۆی چۆن دێ بۆ مزگەوت و چۆن دائەنیشێ و کە دێ ئەبێ چۆن بێ و کە ئەگەڕێتەوە بێ چۆن بێ کاتێک ئاهات ئەبێ چی یاسایەک جێبەجێ بکە بینیتانە لە هەموو دائیرەکانە نووسراوە لە سەعات ئەوەنە بۆ ئەوەنە دەوام هەیە کاتێ نووسراوە ئەمە ژووری فڵانەوە ئەوە ژووری فڵانەوە ئەبێ سەرە بگری و بەم یاسایانە بچیتە ژوورەوە و بەم یاسایانە بێ لەگەڵ ئەم دائیرە مامەڵە بکەیت ئەچیتە دائیرەی مرور کۆمەڵی یاسایی خۆی هەیە ئەچیتە دائیرەی تاپۆ کۆمەڵی یاسایی هەیە ئەچیتە نەخۆشخانە کۆمەڵی یاسا ئەکرێ مزگەوت یاسایی نەبێ کە ماڵی خوایە هەمومان ناڵێ مزگەوت ماڵی خوایە وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا لزو ئێمە بیستومان ناڵێ مزگەوت ماڵی خوایە باشە ئەکرێ مزگەوت کە ماڵی خوایە هیچ یاسایەک نەبێ بۆ ئەوەی کە چۆن بچینە مزگەوتەوە بە هیوای ئەوەی کە لەم باسی ئەحکامەیە کۆمەڵێک شت بیری یەکتری بهێنینەوە و لەمە بە دواش بەم یاسایانە مامەڵە بکەین جارێ ئێمە بە حوکمی ژیانی ڕۆژانەمان بەیانی دەرەچین هەتانی وەڕۆ خەریکی ئیش و کار و مەشغەڵەت و سەرقاڵی دنیابین لێک دوورین لێک جیاین ئەوە تەنها مزگەوتە ئەمانهێنێتەوە بە یەکەوە دامانەنێتەوە تۆ بیرکەرەوە ئەگەر بەهاتایە و مزگەوت نەبوایە یا ئەگەر مزگەوت نەبێ چی ڕێگایەکی تر هەیە کە ڕۆژی چوار پێنج جارێک بتخاتە پاڵ یەک و شان بە شانی یەک و قاچ بە قاچی یەکەوە ئەوە تەنها مزگەوتە ئازیزانم ئەزانن لەبەرەوە مزگەوت زۆر گەورەیە کە زۆر گەورە بوو ئەبێ ئەحکامی هەبێت ئەبێ یاسایی هەبێت بۆیە ئەو کەسانەی کە کەمتر دێن بۆ مزگەوت یا هەر نایەن بۆ مزگەوت زۆر دابڕاون لە کۆمەڵگا زۆر دابڕاون لە خزمان و دۆستان و جیرانەکانیان بەڵام ئێمە بۆ ئەوەی کە زۆر قاچمان چێتە پاڵیەک حەچی نوێژێک کە لە سەرتاوە پێش ئەوەی ئیمام نوێژ دابەستێ پێمان ئەڵێ ئیستەو وەعتەدیلو وەتەڕاسو یعنی ڕێک ڕاوەسن قاچ بنێن بە یەکەوە پاڵ بن یەکەوە شان بن بە یەکەوە بۆ ئەوەی ئەگەر چەند ساتێکیش بەر لە ئێستا دوور بن لە یەکەوە بە ئێستا نزیک بن لە یەکەوە جا ئەوەی کە من ئەمەوێ ئەگەر خوای گەورە تەمەن باقیدا بە جارێک یاک بە دوو جار چەند شتێک لە خزمەتانە باسکەم بەس حەزەکەم ئەم ئەحکامانە باسی ئێماکات قورئان کە پێمانە فەرمێ خذوا فعلی ئەمرە یعنی ئێوە وەربگرن زینەتەکم جوانیەکانتان عند كل مسجد یعنی لە هەر کاتێک کە ئەچن بۆ مزگەوت
ئەبێ ئەم جوانیانە بەدەست بێنن، ئەبێ پارێزگاری لەسەر ئەم جوانیانە بکەن، ئەبێ ئەم جوانیانەتان تیا بێت. باشە جوانی تەنها جلوبەرگە؟ حەدیثمان هەیە پێغەمبەری خوا کە فەرمێ خوای گەورە خۆی فەرمێتی من تەمەشای جلوبەرگی ئینسان ناکەم، بەڵکو تەمەشای ناخیەکەم کە خۆمان پێی ئەڵێن دڵ، کە پێی ئەڵێن ڕۆح، کە پێی ئەوترێن هەست و نەست. قورئانیشە فەرمێ مشریکەکان نەجیسن، پیسن، بەس ئایا کەسی مشریک بۆیە فەلا یەقرەبوا المەسجد الحەرامە، با نەچنە ناو بەیتەوە، نەچنە ناو کەعبەوە. ئایا مشریک جلەکەی پیسە یان ناوەوەی پیسە؟ بێگومان ناوەوەی پیسە. کەواتە ئێمە کە قورئان بۆمان باسەکە فەرمێ خودوو زینەتەکم، ئێوە معنەویاتەکانتان پاک بکەنەوە. چۆمان پاک بکەینەوە؟ حەزەکەم ئەم دووسێ کەلیمەیە وەکو خۆی چۆن نوێژ وەرەگرین ئەڵێن 4 ڕکات، چۆن ئەڵێن لە پێشە ئاواکەین و لە ناو ڕاست ئاواکەین، بۆ ئەم پاکی مزگەوتەش حەزەکەم لەگەڵم بن ئازیزانم، زۆر گرینگە، چونکە طبیعی نییە خوای گەورە داوای شتێ بکات وا بەسادە داوای کرد بێت. کە فەرمێ خودوو زینەتەکم، یعنی ئێوە پاکی و جوانیەکانتان، پاکی و جوانی چۆ؟ یەک، پاکی و جوانی دڵ. کاتێ چوونە مزگەوتەوە هەوڵ بدەن بە فعلی ئەمر، خوا داوای کردووە دڵەکانتان جوان بکەن، دڵەکانتان پاک بکەن. یعنی ناکرێ کەسێک بێتە ناو مزگەوتەوە و چەند ساتێک لە ماڵەکەی خوا دابنیشێ دڵی پاک نەبێ لەگەڵ هاوڕێ و هاوسێکەی. ئەمە قسەی من نی ئازیزانم، قسەی خوایە. خوا فەرمێ خودوو زینەتەکم، لە پێش هەموو شتێکا بێ چۆ پاک بکرێتەوە؟ دڵ. ئەوە نیە قورئانە فەرمێ کەس ناچێتە بەهەشتەوە، کەس ناچێتە ئەو ڕەزامەندی خواوە ئیلا من ئەتە الله بقلب سەلیم، یعنی دڵێکی پاک. ئێمە ئەهلی مزگەوت بۆیە ئومێدمان وایە ئینشاڵڵا ئێمە ئەهلی بەهەشتین، چونکە هەموو ڕۆژێک 5 جار دەینە مزگەوت و دڵمان پاکەکەینەوە، بۆیە یەکسەر مستحەقی بەهەشتە بین. ئەها لەولاوە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله تعالى عليه وسلم ئەفەرمێ لە ساحەی مەحشەرە هەموو خەڵکی لە ئادەمەوە تا کۆتا مرۆڤ ڕاوەسێنراون، هەر هەمووی لەبەر گەرما، هەر هەمووی لەبەر ناڕەحەتی، لەبەر شەرمەزاری خۆی، خۆریش چەند ملیمێک لێوەی دوورە ئەم خۆرە گەرما کە ئێمە لە هاوینە بە ملیارەها ملیۆن کیلۆمەتر لە ئێمەوە دوورە، لە هاوینە ناتوانین لە کاتی نێو ڕای بچینە ئەو بەرگەرمایە، خەریکە ئەسووتین، ئەی چەندێک لێتەوە دوورە. تۆ بیێنە پێشچاوی خۆت لە ساحەی مەحشەرە ڕابوەستی و خۆر چەند ملیمێک لە بدیار سەرت بێ، بۆیە لە عارەقی خۆتە، لە عارەقی شەرمەزاریە هیوایە تا قولەپەی، هیوایە تا ئەژنۆی، هیوایە تا پشتێنەی، هیوایە تا قورقڕاگەی، ئەمنە تەڕە بێ وردە وردە قورسە ئەڕاتە خوارەوە تا ئەوەیە چەقێ لە ساحەکەیە. ئالەم کاتەیە تۆ بێنە پێشچاوی خۆت، ئالەم کاتەیە کۆمەڵێک لە فریشتەکانی خوای گەورە دێن کە خوای باڵادەست سێبەرێک دروست دەکات پێی وترێ عەرش، سێبەرێک ڕازاوە بە هەموو جۆری فێنکی و پێداویستیەکانەوە، لەو دوورەوە سێبەرێک دانرێ بە هەموو ڕازاوەکانەوە. تۆ بێنە پێچاوی خۆت، کورسی و قەنەفە و تەرتیبات دانرابێ و ئاوی سارد و خۆشی و زۆر خۆشیەک خەڵکێکی لەم بەرهەتا و گەرمایە بێ، یەکسەر لەوێ داوای هەویەکەن هەموو خەڵکەکە چێ بۆ بن سێبەرە، هەموو خەڵکەکە چوە لەم گەرمای حەزی لە سێبەرەکەیە، پێشانەگرن نەخێر. هەر کەسێ هەوێی پێ نەبێ ناڵێن چیە بۆ بن سێبەرە. جا ئێوە لەو ساڵە و دایان ساڵە ئەڵێن لە قیامەتە نە هەوێ ئەمێنێ و چوزانم نە هیچی دنیا نامێنێ، هەوێی چی؟ کوا هەوێ هەیە؟ با پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە دنیا فەرمووی 7 جۆر هەوێ هەیە، 7 جۆر. هەر کەسێ یەکێک لەم هەویانەی پێ بێ لەو کاتەیە ئەچێتە بەرەو سێبەرەوە، هەویەکەی نیشانەدا وەچێتە بەر سێبەرەکە. چەندە مهمە، یعنی بۆ ئەو ساحەی مەحشەرە بە هەوێ نەبێ ناچی، نەخێر بە هەوێ نەبێ ناچی. ئەزانی یەکێک لەو هەوێیانە چی لێ نووسراوە؟ پێغەمبەری خوا خۆی بۆمان باسەکە، صادق المصدوق کە ڕەسوول اللهە سەلامی خوای لەسەر بێ، ئەو بۆمان باسەکە یەکێک لەو کەسانەی ئەتوانێ ئەو هەوەیە لە دنیا دەرکات کە لە دنیا هەوێکەی دەرکرد با بزریشی کا مشکلەی نییە، لە قیامەتە هەوێکە حازرە، فریشتەکان بۆ هێنن هەوێکا دەنە دەست وەڵێ فەرموو خۆت بڕۆ ژوورەوە، جاری وایە چی بۆ لای فڵان مەسئول، بۆ لای فڵان شۆن کارتێک دەنێ
شتێکی ژوورە و پرزگەکەتە دەنێ ئەیکەی بەقەتا و بڕۆ بە بن سێبەرەکە یەکێ لەو هەویانە چی بێ رجل قلبه متعلق بالمساجد ئەو کەسەی کە دڵی بە مزگەوت بکرێتەوە بە مزگەوت دڵی پاک بێتەوە هاتێتە ناو مزگەوتەوە دڵی پاک بوو بێت چکە قورئان فەرمی خودو زینەتەکم دڵی پاک بوو بێ لەوێ هەوەیەکی پێیە فریشتەکان ڕێگەی لێگرن ئەویش هەوێکەی نیشانێنەدا ێ باشەم هەوێت دەیان ساڵە ناوم گۆڕایە مایەوە نە خوا بۆیە پارێزێ هەر کە هاتە ساحەی مەحشەر هەر بێتە ساحەی مەحشەر هەوێکە تەسلیمێ کرێ یەکێ لەو کەسانە ئەو کەسەیە کە دڵی بە مزگەوت بکرێتەوە دڵی لە مزگەوت تا پاک بێ کە هاتە مزگەوتەوە فێڵ و تەڵەکە و خیانەت و درۆ و گزیکاری لە دڵیا دەرکاتە دەرەوە زینەتی کە پاشی کە جوانێتی بە چیە بێت جوانێتی بەوا بێشتە پیسەکانی لێ دەرکەیت هەموو جوانیەک لابردنی پیسەکانە لە درۆ پیستر نییە لە فێڵ پیستر نییە لە ڕق و قینە پیستر نییە لە زوڵمکردن پیستر نییە کە دڵی ئینسان پیسکات لە گوناه پیستر نییە کە دڵی ئینسان پیسکات واللهی سوێن بەخوا قەسەم هەر فلیمێک کە ئینسان تەمەشایەکە کە گوناه بێ لە تەلەڤیزیۆن بێ لە یوتوب بێ لە فەیسبوک بێ لە واتساپ بێ لە ڤایبەر بێ لە ئیمۆ بێ لە هەر جۆرێک کە پێی ئەوترێ وێنە هی خراپ ببینێ بە هەر بینینێکی دڵی تۆزێکی لێ پیسە بێ قسەی من نییە مامۆستایانی شارەزە هەمووی زانن پێغەمبەرجان خۆیە فەرمێ بە تەمەشاکردنی هەر شتێکی نامەحرەم و حرام تۆزێک لە دڵت پیسە بێ جا ئەگەر بێت و کەسێک سەیری ئەو شتانە بکە و قەت نێتە مزگەوت و پاچی کاتەوە کاتی ئەمرێ ئەوەندە دڵی پاچی پێوە نەماوە لەبەرەوە قابلی ژێر ئەو سێبەرەشی نییە بەڵام ئەو کەسەی کە لەوانەیە جارێ لە جارەکان بە من هەڵاچوو بێ بە جۆرێ لە جۆرەکان دڵی پیسە بێ گوناهێک فلیمێک چوزانم کە هاتە مزگەوت خۆی پاکەوە کرد شۆردی پاچ وەکو چۆن دەستنوێژێکە گرێ و پاکە بێتەوە ئەویش ئەگرێ پاکە بێتەوە بۆیە کەواتە ئێمە کە دەینە مزگەوت یەکەم ئەحکامی مزگەوتمان قورئانە فەرمێ خودو زینەتەکم کوێتان پاکەوەکەن دڵتان پاکەوەکەن بە سەراحی بیڵێن و بە ڕاشکاوەنە بە خۆم بڵێم بە هەموو لایەک بڵێم ناکرێت کەسێک بێتە مزگەوتەوە لە پاڵ کەسێکی ترا دابنیشێ و لە دواییشدا ئەزانن لە کۆتایی نوێژا کە ئینسان نوێژی دابەست چی ئەکات یەکەم نوێژ کە ئینسان دایبەستی ئەڵێ چی ئەڵێ الله ئەکبەر ئەها سونەتە دەست بەرزەوەکەی ئەڵێ الله ئەکبەر چۆن دەست بەرزەکەی تۆ قەت بینیتانە کەسێ بڵێ الله ئەکبەر ئاوا بکە نەخێر ئاوا کات هەردوو دەستی پاکێتی هەچی لەبان دەسی بۆ ئاواکە فڕێداتە پشتەوە ئیتر من هیچ شتێکم لە بینی تۆ و خۆم و تۆیانێ خواجان لەگەڵ خەڵکا فێڵ ڕق لە خەڵک بوون تعادا لە خەڵکردن ماڵی خەڵک خواردن ئەزیەتدانی خەڵکی ئەوە من نییە هەمووی فڕێدای ئەوە کە الله ئەکبەری کرد دەسی پێکات ئەزانی بەچی کۆتایی پێدێ زۆر گرنگی ئەمانە ئازیزانم ئەمە ئیشی ڕۆژانەمانە بە سەلام کۆتایی پێدێ یعنی چی بە سەلام ئەڵێ السلام علیکم ورحمة الله السلام علیکم ورحمة الله باشەم سەلامە لە چیەکەی ئەو سەلامە لەو کەساناکەی کە لە لای ڕاستەوەن دواتر ئەو سەلامە لەو کەسانەکەی کە لە لای چەپتەوەن یعنی چی یعنی ئەی ئەو کەسانەی کە لە لای ڕاستمەوەن هەمووتان جگە لە ئێوە هەی ئەو کەسانەی هەموو کە لە لای چەپمەوەن دڵنیاتان نەکەمەوە السلام علیکم لای منەوە سەلام و ئەمان و بێفێڵ و بێغەش و بێ تعەداکردن لە منەوە ئیتر دڵنیابن یعنی دڵنیاتانەکەمەوە من ئەهلی سەلامم بەلای چەپیشە دڵنیاتانەکە من ئەهلی سەلام زانی ئەی سەلام دانەوەوە ڕۆژێ بۆ برادەرێکم باسی وتی وەڵڵاهی من 30 ساڵە بێ 40 ساڵە بێ نوێژەکەم تا ئێستا نەمزانی سەلام وایە ئاخر دەی سەلام بۆ چییە کاک کە تۆڵێ السلام علیکم یعنی چییە سەلام علیکم یعنی سەلامی خوا لەسەر بێ لەلایەنی منەوە یعنی لەلایەنی منەوە دڵنیا بە کە تۆ سەلیمی تۆ ئەمینی چونکە المسلم من سلم المسلمون من لسانه ويده لەبەرەوە ناکرێ من لە نوێژەکەیە بە تۆ بڵێم ئەی جیرانەکەم تۆ لە پاڵمای ئەسەلام علیکم سەلامی خوا لەسەر بێ دوایی بچمەوە فێڵ لە خۆی بکەم فێڵ لە ماڵ و مناڵ و خانەوادە و کچی و تەلەفۆن و لەسەربان و نازانمەچی و لە گەڕەک و ئەم جۆرەشتانە بچمەوە دوکانەکەم فێڵی لێکەم بچمەوە دایرەکەم فێڵی لێکەم بچمەوە سەناعەکەم فێڵی لێکەم بچمەوە بازاڕەکەم ئەی تۆ ئێستا نەگو سەلام علیکم چۆنە بێ ئاخر ئێستا فێڵی لێ بکەیتەوە خوا فەرمی خودو زینەتەکم یعنی دڵتان پاکەنەوە هەرکە من بەچی دڵم لە تۆ پاکە بێتەوە بەوە دڵم لە تۆ پاکە بێتەوە کە تۆ ئێستا لە پاڵما بووی سەلامت لێ کردم ئیتر من ئەمینم ئەو نیە هەر کەسێک ئەگەر سەلامی لێ کرد جاری تۆ ئەگەر کەسێک لێی بترسێی کاتێک لێ نزیکە وتی سەلام علیکم هەر لە خۆتە دڵ ئەمینە بێتەوە مادام سەلامی لێ کردم بەخوا
زوڵم و تەعادام لێ ناکات. اینجا سەلامیش یەکێکە لە ناوە پیرۆزەکانی خوا. ئەبێ چەندە زوڵم بێ من بڵێم خوایە تۆ ناوت سەلامە، ئەو سەلامەی تۆ بۆ سەر ئەم ڕەفیقم کەچی بچمە دەرەوە فێڵی لێکم، یا هەر لەو کاتەیە ڕقم لێی بێ. لەسەر چیش ڕقم لێی بێ؟ یا شتێکی تر کە زۆر مەترسیدارتر لەوە کە لە پاڵمە لای ڕاستمە جا مزگەوتەکە هەرچەند گەورە بێ 100 کەس لای ڕاستمەوە بێکوتم ئەسەلام عەلەیکم، ناڵێم ئەسەلام عەلەیکە، چونکە ئەگەر عەلەیکە بێت تەنها یەک کەسی یەکەمی پاڵتن، بەس ئەسەلام عەلەیکم هەموو ئەوانەی لای ڕاستم، ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله هەموو ئەوانەی لای چەپم هەمویان. لەوە مەترسیدارتر ئەوەیە کە دڵی من پاک نەبووتەوە و پیسە کە خوا نەخواستە من لەسەر شتێکی دنیایی لەگەڵ ئەم کەسە ڕقم لێ بێ و قسەم لێدا بڕی بێت. پێمان ناخۆش نەبێ ئازیزانم. جارێکی تر پێویستە هەمومان لە ئەحکامی مزگەوت تێبگەین. وەڵاهی مزگەوت هەر ئەوە نیە دەرگایەک بێ و کرابێتەوە ماڵی خوا بێ. بۆچی هەر کەسێک کەوتیان ئەهلی مزگەوتە ئیتر خەڵکە بێ لێی ئەمین بێ؟ بۆچی هەرگوی ئەڵێن ئەمەنە خەڵکی مزگەوت قسەی لەسەرە؟ کورد بابە لە مزگەوت نوێژی شەکاو کە چی واکات؟ ئەی بۆچی ناڵن فڵان کەس دەچێ مەشروبی شەخواتەوە واکە؟ ئەخر ئەڵێت مەشروب خواردنەوە هەر ئەوەی لێ ئەکەوێتەوە کە خراپ بێ، بەس مزگەوت چوون بۆ مزگەوت ئەوەی لێ ناخوێنرێتەوە، ئەوەی لێ خوێنێتەوە کە ئەبێ ئەمین و دەستپاک بێ. لەبەرەوە ئازیزەکانم خوای گەورە فەرمووی خذوا زینەتەکم عند كل مسجد، کەواتە یەکەم پاکردنەوەیە دڵە، دووهەم پاکردنەوە دەمە. یعنی ئەی مسلمان کە چیتە مزگەوتەوە دڵت پاکەوەکە پاشان دەمیشت پاکەوەکە. دەمن لە چی پاکەوەکە؟ پیسترین شتێک کە بەدەمی ئینسانە بێ باسکردنی عیب و عاری خەڵکی ترە. پیسترین شتێک کە بەدەمی ئینسانە بێ ئەوەیە کە بە ناڕاستی ئەم سەوتە لە دەمێەوە دەربچێت. پیسترین شتێک ئەوەیە کە لە زاری ئینسان بێتە دەرەوە دەمی پێی پیس بێ ئەوەیە کە جوێنی ناشرن. جاروێ جوێنی ناشرن بە ڕەفیقەکەی، جوێنی ناشرن بە دایکی، جوێنی ناشرن بە خێزانی. یعنی چەنددار خێزانەکان تەلەفۆنەکە نافرەتەکان ئەڵێ وەڵڵی مامۆستا ئەو پیاوەی ئێمە گوێنەدا جوێن. چۆن یعنی گوێنەدا؟ کورد دێ بۆ مزگەوتیش مامۆستا وەڵڵی دێ بۆ مزگەوتیش گوێنەدا، بە دایک و باوکما دێتە خوارەوە گوێنەدا. یعنی ئەمە تۆ سەیری کە باشە کەسێک لە مزگەوتا بێ و وتبێتی ئەسەلام عەلەیکم و خوش فەرمێتی خودو زینەتەکم کە چووی بۆ مزگەوت دەمت پاکەوەکە، تۆ کەس بڕابوو لە ئاسی هاوسەر و خێزان و دایک و کەسەکانی دەمت پیس بێ؟ ئازیزەکانم وەڵڵاهی کە چەندە پێویستە ئێستا کە وەکو باو ئەڵێن پێویستە هەموو دوو مانگ سێ مانگ جارێ بچی فەحسێکی عامی خۆ بکەی بۆی نەوکو تووشی ئەم نەخۆشیە سەرەتان و شتانە بی بۆی زوو فریاکەوی. ئێمەش وەڵڵاهی هەموو ڕۆژێ پێویستە فەحسی خۆمان کەین بزانین نەوکو تووشی ئەم نەخۆشیانە بوو بێتین. ئەو هەموو خێری مزگەوتە، ئەو هەموو نوێژە، ئەو هەموو تەعاتەمان لەدەست بچێ. ناکرێ من بێم و فاتحە بخوێنم دەمم پیس بێ، ناکرێ من بێم فاتحە بخوێنم و دڵم پیس بێ لە بەرامبەر کەسەکەم و ڕەفیقەکەم. ئینشاڵڵا لە باسەکانی ترمانە لە دانیشتنەکانی ترمانە ئەوە تەواوەکەین کە ئێمە هاتنە مزگەوت چۆمان پاک بێ. خذوا زینەتەکم بەس تکا ئەکەین ئەمانە فەحسێک بێ بۆ من. ئێستا من خۆمەیزانم کاتێ من هاتمە مزگەوت دڵم پاکەوە بوو، دوای پیسێکەمەوە کاتێ هاتمە مزگەوت دەمم پاکەوە بوو کە وتم الحەمد لله رب العالمین، ئەو هەموو سەڵاوەتدانە، ئەو هەموو تەسبیحاتە، ئەو هەموو سەلام و کەلامە دڵم پاکەوە بوو، دەمم پاکەوە بوو، جاری دە بچمەوە پیسی کەمەوە. ئاخر ناکرێتەوە ئێستا قاتێکی پاکت لەبەر کردووە بچیتەوە بازاڕ دیسانەوە خۆڵکەی بەسەر و چاوی خۆتە. وەڵڵاهی خۆڵکردن بەسەر و چاوە زۆر سەلامەتر و پاکترە وەک لەوەی کە ئینسان هاتە مزگەوتەوە دڵی پاکە و کرد و دەمی پاکە کرد دوای بچێ پیسی بکاتەوە. چونکە جلەکە دەدڕێ و سبەینێ فڕێ دەی، بەس ئەم دڵە خوا فەرمووی نایەلم کەس بێتە بەهەشتەوە ئیلا بە دڵی پاکەوە نەبێت. إلا من أتى الله بقلب سليم. خوای گەورە دڵەکانمان پاک بکاتەوە. خوای گەورە بە گەورەی خۆی و ناوە جوانەکانی خۆی شتە جوانەکان لە دڵمانە شیرین کات، عیبادەتەکان لە دڵمانە شیرین کات، بەندایەتیەکان و ذیکر و ئەوراد و قورئان خوێندن لە دڵمانە شیرین کات، هەرچی گوناه و بێشەرعی و خراپەکاریە لە دڵمانە قێزەونی کە لێمانی دوور خاتەوە، لە ئێمەی دوور خاتەوە، ئێمە لەو دوور خاتەوە، شیفای نەخۆشمان ببنێرێ، هاوکاری دەردەدار و قەرزارەکانمان کات، وڵاتمان پڕپیت و بەرەکەت کە ئەمن و ئەمان بەسەر ئەم وڵاتەمانە بڕێژێ. وصلى الله وبارك على محمد وآله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته.